بینەرانی عزیز سڵاوتان لێبێت لە کۆتایی پەنجاکان و سەرەتای شەستەکانی سەدەی ڕابردوودا لە دەرەنجامی ڕوخانی کۆماری کوردستان و لە بەرێگەڵۆشانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و ئەو کارەساتەی کە بە پیلانی دەرەکی بەسەر کۆماردا هات جوڵانەوەیەکی سیاسی و چەکداری بەنهێنی لە ڕۆژهەڵات سەری هەڵدا کە کۆمەڵی کەسێتی ڕۆشنبیر و خوێندەوار و هەڵسوڕاوی سیاسی کوردستانی ڕۆژهەڵاتی لە پشتەوە بوو. یەکێک لەو کەسایەتی دیارانەی پشت ئەو جوڵانەوەیە مەلا ڕەسووڵی پێشماز بوو کە زیاتر لە 30 ساڵ لە ڕیزەکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێراندا لە دەفتەری سیاسی و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و یەکەمین مەکتەبی بەرپرسی ئاسکەری حیزبی دیموکرات لەو ماوەیەدا خەباتی کردو. بەڕێزان ئێستا لە ستودیۆی ڕوودا و مێژوو میوانە. ئەو ڕۆژگارێک بەرپرسی پەیوەندی بارگای بارزانی و مەکتەبی سیاسی و سەردەمێکیش لە دەفتەری سیاسی حیزب و کۆمیتەی مرکزی و جێگر و مشاویر و پلە و پۆستی جیاوازی هەبوو. یەکێک لەو کەسێتە سیاسیانەیە کە کرێس کۆچێرا و هەژار مکوریانی و جەلیل گادانی و کەریمی حسامی و عەبدوڵای حەسەن زادە لە یادداشت و نووسینەکانی خۆیاندا باسییان لە ڕۆڵ و خەباتی ئەو کردووە. بەڕێزان بۆ قسەکردن لەسەر بارودۆخی خوێندنی کوردی لە سەردەمی کۆماری کوردستان و بارودۆخی دوای ڕوخانی ئەو کۆمارە و لە بەرێگەڵۆشانی حیزبی دیموکراتی کوردستان و مێژووی بەشداری سیاسی و هەوڵی دروستکردنەوەی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و خەباتی نهێنی و جێهێشتنی ئێران و هەڵهاتنیان بۆ باشووری کوردستان و بەزاریان لە شۆڕشی ئەیلول و بارودۆخی ئەو کاتی حیزبی دیموکراتی کوردستان لە باشوور و لە ئەڵقەی یەکەمی بەرنامەکەدا میوانداری بە ڕێزیمان کردووە وەک ئەندامی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی حیزبی دیموکراتی کوردستانی پێشوو. کاک مەلا ڕەسوول گیان زۆر بەخێر بێی بۆ بەرنامەکە. زۆر سوپاسان بە ئەمەدەبوونت. زۆر سوپاسان دەکەم کە ئێمەتان بەسەر کردوتەوە بۆ ئەو مێژوە دوور و درێژە قسەی لەسەر بکەین. کاک مەلا ڕەسوول گیان من پێم خۆشە سەرەتا وەک بەرچاوڕوونیەک بۆ بینەرانی بەرنامەی ڕوودا و مێژوو بپرسم مەلا ڕەسووڵی پێشنماس کێ و نازنا و لەقەب و فامیلی پێشنماس لە چیوە هاتووە؟ من ناوم ڕەسووڵە بە مەلا ڕەسوول ناسراوم وەک بنەماڵە ئێمە ئەو مەلایەمان پێوە نووسێنراوە چونکە وەک تایفە بە نێوی ئیبن عەباسی لە هەموو مکوریان و بەشێک لە کوردستانی عێراقێ ئەو بنەماڵە هەیە و مەشهورن ئەو پیشنەمازە لەوێ ڕاهاتووە کە چونکە کەلیمەی مەلایەتێکە لەسەر بابم بووە وەختی کە سجیل و نووسشت لە مەهابادەوە هاتوون و مەماڵمان لە دێهات بووە پیشنەمازیان بۆ داناوە. باشە کاک مەلا ڕەسوول خانەوادەکەی چەند لە سەردەمی دروستبوونی کۆماری کوردستان و قۆناغی سیاسەکردنی پێشەوە قازی محەممەد لە کۆمار خانەوادەی ئێوە چەند ڕۆڵ و بەشداریان هەبوو چەند بەشدار بوون لە نزیکەوە لەگەڵ قازی و لە کۆماردا؟ من دەگەڕێمەوە جارێ بۆ سەردەمی منداڵی خۆم کە لە دێهات بووین تقریبەن دەبێتە سیەکان کە من ساڵی 1934 لەدایک بووم. ئەو سەردەمێکی زۆر دواکەوتوو برسایەتی فەقر و ئەو جار داگیرکەری کوردستانیش کە لەو لای ڕەزاخان لە باکووری کوردستان ئەتاتورک ئەو دوانە بە حقەت دەگەڵەوەی خۆیان بە نیشتیمان پەروەری وڵاتەکەی خۆیان ناساندووە بەڵام لاڕاددە بەدەر ئەوانە لەسەر میلەتی ئێمە تونند و تیژی لە بەین چوون لە بەین بردنیان کردووە. ئەمن لە منداڵی لە بیرم دێ کە وەختێک پیاوی زۆر بەتەمەن لە پڕا هەڵدەهاتن ژاندارمەیە کەسێک دەهات تەنانەت دەچوون لە تەویلەکاندا خۆیان دەشاردەوە چونکە زۆر جار باسییان دەکرد کە هەتا وەک ئەتکردن مەسان بە چەخۆی پانتۆڵەکانیان ئەوە کەلی باسی کوردی باە لێ هەڵدەدەڕین و پێچ و پشتێن دوشتەکانیان لێ دەسووتاندن. ئەو دەورانێکی زۆر ناخۆش بوو وە خاترەی منداڵی منەوەە بەدوا ئەو دەورانیدا و تقریبان دەبێتە 4 یا 5 ساڵ پێش پێکاتەی کۆماری کوردستان لە مەهاباد ئێمە ماڵمان کەوتە مەهاباد و هەر لەوێش ئەمە سەرەتای خوێندنمان من و کاک حەسەین ڕستەگار دەستی پێکرد و کە کۆماریش بەسەرداهات بنەماڵی ئێمە لە بابم ڕاوتا چەند ئامۆزا و بنامۆزاوانە من پێشمەرگە بوون بەڵام پێشمەرگەی سوار بوون ئەو دەم پێشمەرگەی سوارە هەبوو پێشمەرگەی پیادە هەبوو. مەبەست لە پێشمەرگەی سوارە و پیادە چی بوو؟ ئەوەن پێشمەرگە سوارەکان هێندێک شخصیاتی ناودار لە سابلاغەدا قازی محەممەد بۆ خۆی ئەوانە وەک پێشمەرگەی سوارە لی دروستکردبوون بە تایبەتی بۆ هەر حرەکەیەکی کە ئەگەر بۆ خۆی چێباجێگایە ئەگەر کێشەی عەشیرەتی هەبایە ئەو پیاوە سەرناسانیان مەئموور دەکرد بۆ ئەو شوێنانە. زۆر باشە دەستپێکی سەردەمی تۆ لە خوێندنگەی مەهاباد و دەوروبەری پێگەنانی کۆمار ئەگەڕێتەوە بۆ ئەو کاتە. ئەو کات مەلا ڕەسووڵی پێشنماس تەمەنی 13 ساڵە و قوتابی و خوێندکاری پۆلی دۆمی سەرەتاییە. ئەگەر باس لە بارودۆخی خوێندن لە سەردەمی کۆمار بۆ مێژوو بۆ ئێمە بژێڕیتەوە و تۆ خوێندکارێک لە
مەهاباد سەردەمی خوێندن لەو بارودۆخەیە چۆن بوو؟ سەردەمی خوێندن دیارە لە مەهاباد گەشەی کردبوو بەڵام ئەسڵن نەپەڕی بۆ دێهاتەکان لە دێهاتەکان ئەوەی هەبوو مەسلەی حوجرە و فەقایەتی و مەلایەتی بوو بۆ نمونە بنەماڵی ئێمە هەتا من و ئەو کاکەسانی ڕستەگار هەموویان مەلا بوون بەڵام لەمەڕا خوێندنی مەدرسە دەستی پێ کرد کە ئەمە ئەو دەمێ من عمرم تقریبا 7 ساڵ بوو دیارە بڕێک زیاد لەوێ باس کراوە ئەو لە 6 ساڵ ئەو دەوروبەرە بوو ئێمە لەو کاتیدا چوینە مەدرسە کە چوینە مەدرسە لە ئەوڵەوە لەوێ لە جیاتی ئامادەی شتێکیوە پیان دەکوت تەهیە ئەو تەهیە مەسەن دەچێتەوە ساڵێک لەوێ دەبوو جا دوایە دەبووە یەکەمی سەرەتایی جا دوای دەبووە ئەمە ئەومان بڕێ بۆ دووەم کە دەستمان پێکرد معلیمی تورکمان هەبوو کوردمان هەبوو فارسمان هەبوو هەموو جۆرە معلیمێکمان هەبوو کە بوو بە دوو کۆمار دەستی پێکرد ئەمە لە پڕە لە ناکەو دەرسەکانمان بوون بە کوردی کە بوون بە کوردی بۆ ئێمە زۆر جالب بوو چەند مامۆسایەکمان هەبوو کە لە باشووری کوردستانەوە هات بوون خۆبەخشانە دەهاتن ئەفسەر و دەرەجەدای زۆر دەگەڵ مەرحومی مەلا مستفای هات بوون کە ئەوانیش دەوری قارەمانەتی خۆیان و شەڕکردن وانە زۆر لە ئێمە باشتر چون ئەوان کارەمە بوون و دەورانیان دیت بوو دەدیت ئێمە 3 نەفەرەوەی کەم بیان ناسم یەکیان مامۆستا کەریمزەندە کە هەلێرە بۆتەوە برادری خۆم یەکیان مامۆستا محەممەد تۆفیق وردیە کە دەپێژە وەختی خۆی شوویعی بوو ئەوی شەبرادرم بوو ئەودی کاک عوسمان دانیش کەم دووجار لە ماڵی شێخ لەتیف شێخ محمودی لە داری کەلی دیتمەوە باشە ئەمێ ئەو پرسیارە بکەم کاک مەلا ڕەسوڵ ئێوە لەو خۆناغەیە کە لە خوێندنگەی مەهاباد لە سەردەمی کۆمارە کاتێک کە خوێندن ئەبێ بە کوردی و کتوپڕوانەی کوردیەتە بەردەستان و مامۆسای کوردیتان بۆ چه هەستێکتان هەبوو لەو کاتەیە پێدوانیە ئەمە یەکێک بۆ لە ئیشە باشەکانی کۆماری کوردستان لەو ڕۆژگارەیە کە دەستی وەرداوەتە سلکی پەروەردە و خوێندن بەتایبەت بۆ پاراستنی زمانی کوردی بۆ ئێمە یەکجار زۆر خۆش بوو هەر بۆ ئێمە نەک بۆ ئێمە بۆ کۆمار خۆش بوو چونکە بەڕاستی دەرسی کوردی یا خوێندنی کوردی ئەو دەم بە هیچ جوورێکی لە ڕۆژهەڵاتی کوردستان نەبوو ئەوانەی کاش بوون لە ولاولا کە دەهاتنە کوردستان عێراقەیە باز شوێنێکی دیکانە شعری شاعیرەکانیان لەبەردەکرد و ئەو شتانە بەڵام لەوێ کە خۆبەخشانە لەلایەن ئەو بەشی برادرانی باشووری کوردستان دەستی پێکرد هەموو لایەکی خۆشحاڵ کرد بە هەموو لایەکمان خۆشحاڵ بووین چەندە خۆش بوو کەوانە بە زمانی ژیرینی کوردی قسەیان لەگەڵ ئێمە دەکرد مەسەن منداڵی ئەو وەختی کابرا فارسی تورکی نازانێت زۆر بە زەحمەتە لە کابرای فارس یا تورک حاڵی دەبوویانە ئەوانە زۆر بە دڵسۆزیش بە حقیقەت دەرسیان بە ئێمە دەکرد باشە تۆ لە یادداشتەکان تا باست کردووە ئەو ڕۆژگارە کە ئێوە لە خوێندنگەی مەهاباد ئەتان خوێند پێشەوە قازی محەممەد سەردانی خوێندگەکانی کرد سەردانی ئەو بەمەبەستی چی بوو تۆ چەند جار لە نزیکەوە قازی محەممەد بینیوە پێشەوە ئەوەندە ئینسانێکی دڵسۆز بۆ میلەتەکەی و خاچی و بەڕاستی خزمەتگوزار و عالم بوو چونکە پێش ئەوەی کە بێ بە پێشاوە لە باپیریەوەوانە قازی منتەقەی مکوریان بوون لە بۆکانەوە تا مەهاباد و میاندوا و ئەو ناوە ئەوەی کە من لەبیرم بێ 2 جار هات جاری ئەوڵیان بە تایبەتی کە زۆر چاکم لە بیرە کە هات ئێمە ئەو دەمیدایان کورد بەرپە ینی هەستن بە احترامی پێشەوای کەمە هەستین هەر بە لیباسی مەلایەتیەکەیەوە زۆر بە سادە و بەخاچی و ژوورکەوت دەگەڵ مەعلیمەکان تۆخەوە حواڵپرسی کرد پاشان ئاوت بە منداڵەکانی داڕوانی منداڵێکی ڕووتەڵا لە گۆشەیەکی دانیش بوو لە چۆ لێی پرسیکتی کوڕیکێ ماڵتان لە سیگەڕێکێکێ بابت نییەویسیە ڕێز جەمهورێک ئاوا لەگەڵ منداڵێکی خۆی قسەبکە زۆر جالب بوو بە دواویدا دیارە ئەمە لەوێ نەمانزانی چ بووە بەڵام بەدووە ئەو ملاقاتێدا یەکسەر بڕیاردرا کە لیباسی مەدرسەی دەبێ یەکسان بێ یەک ڕنگ بێ بۆی هیچ کەس هەست بە دەوڵەمەندە و فەقیرە و بەێنە ئیدی مانجێک دوومان کچێکی وا پێچوو هەموو لیباسەکەمان منان خماشەکە پارچەیەکی خاچی بوو تۆزێک لەوەی پێشمەرگایەتی کە دەبەرمان دەکرد مەیلە و تووکنێکیش بوو ئەوانە بوو زۆری ڕێکوپێک و جوان بوو ئیدی لەوەی ڕال لیباسی مەدرسەی بوو بە یەک ڕنگ و هیچ کەس هەستی بەوەی نەدەکرد چێکڕە دەوڵەمەندە چێکڕە فەقیر ئەوە زۆر خۆی ئەڵێ ساڵی 2 جار لە خوێندنگەکان لە سەردەمی کۆمارە جل بۆ قوتابی خوێندکارەکان کراوە ئەم جلبۆکردنە بەبەست لی ئەوە بۆ کە جۆرێک لە یەکسانی لە نێوان خوێندکارەکانە دروستکە 100% چونکە دیار بوو منداڵی زۆر فەقیری لێبوو یعنی هەتا منداڵی وای لێبوو پاتۆڵەکەی مەسەن ئەژنۆی درابوو کە بەردە بۆ یا دەکەوت فلانوانە بەڵام منداڵی لێبوو لیباسی زۆر ڕێکوپێک و دەوڵەمەندانەی دەبەردابووی دی بەدوای ئەو وەختیدا لیباس هەموو یەکسان و یەک دوور بڵێ
باشە کاک مەلا ڕەسوڵ بە بیرەوەری ئێوە لەو قۆناغەیە لەو ڕۆژگارەیە تێڕوانینی پێشەوە قازی محەممەد بۆ ئیتنیک و ئاین و ڕەگەز و نەتەوە جیاوازەکانی ناو کۆمار چۆن بۆ ئەو کات ئایا جگە لە کورد چیتر لە مەهابات و لە ژێر سایی کۆماری کوردستانە بوونی هەبوو قازی و کۆمار چۆن مامەڵیان لەگەڵ خەڵکانەیە کردووە ئەوەندەی قازی محەممەد ئیمکانی کرابێ دەگەڵ تورک کە ئەمە دەگەڵ لە ئازربایجان دەگەڵ فرقای ئازربایجان پێشەوەریوانە علاقات تێکەڵاویمان هەبوو قازی محەممەد هەموو جورە فعالێتێکی کرد بۆەوەی کە ئەو ئیختلافاتە نەمێنێ و ئێمە دوو بڵێن حکوومەتین یا دوو هێزین دە پەنایەکدا دۆستانە بژین بەنسبەت کوردستانەوە قازی محەممەد بەڕاستی هەمی شەودایم فکرەکان و بۆچوونەکانی لە نووسینەکانی کردووادا دەرکەوتووە ئەو بیری سربەخۆی کوردستانی هەمیشە لە مێشکدا بووە بەڵام لەو دەرفەتانش ینی کەلکی وەردەگرت کە وەک دەدوایدا کە لە ژێکاف بوو بە دێموکرات کە مەسلحەتی ئەو وەختی زلهێزەکان وابوو ئەوەش فرسەتی دەهێناوانە ئەو کاتێک کە بڵێن بارزانیەکان ڕویان لە کوردستان کرد هیچ کەس پێم وانە تا ئێستا کەەوە هەفتا و ئەوەندە ساڵی بەسەدا تێپەڕیوە بە ئەندازەی پێشەوە قازی محەممەد لەو بارەیەوە دڵفرەوان بێ و هەممی شەودایم وردی سەرزبانی ئەوە بووە کە ئەوانە لە ماڵی خۆیانن لە ماڵی خۆیان ڕاهاتونە ماڵی خۆیان دەبێ هەموو خەڵک باوەشیان بوو بگرێتەوە ئەمە نمونەیەکی زۆر بەرچاوت بۆ بێنم کە لە نووسینەکانیشمدا ئیشارەم پێ کردووە بارزانیەکان کە هاتن نەکبەتیان زۆر بەسەرهات بوو شۆڕشیان دیت بوو برسیاتیان دیت بوو شاخچی و خۆیان و بۆمباران و فلانوانە پاش چەند مانگان بە مزگەوتەکانی شاری مەهاباد لە شوێنەکانی دیکەژ نەغەدە و بۆکانی شەروایان کرد بوو شنۆ دابەشیان کردن وەلا سەرەتی ماڵەکانەوی کە دەزڕۆیی بوو لە گەڕکدا خواردەمەنیان بۆ دەبردن ئەوانە تووشی نەخۆشیەک بوون کە لە مەهاباد نێویندرا دەردەغەریبە ئەوانەی مزگەوتی ئێمە کە چەند کەسێکیان لێ مردن ئێستا ئەو جێگای ڕادیۆ تەلەڤیزیۆنی لێیە ئەوە گۆشەیەش قەبرستان بوو دروست پێش ماڵی ئێمەش بوو لەویان ناشتن هەتا ئەو کاتی 1963 کە ئێمە هەڵاتوین لەو گەڕەکی ئێمە منداڵ گەورە چکۆڵە هەر کەس تووشی نەخۆشی گرانە تاوشتیوە بە دایانکو بیبەنە سەر گۆڕغەریبەکان ینی دایان بردن ینی بە مردوویش ڕێزیان لێ گیرا مردوویش ڕێزیان لێ دەگرن ئەوە یەکێک لە پێشنیارەکانی قازی محەممەدی بوو کە بە مزگەوتاندا بۆی باشتر بە کەیف خوانەوە مزگەوتە ئەتۆ فکرکەوە مەلایەک قازیەک دەستەڵاتدارێک مزگەوت شوێنی نوێژ و تاعاتەکەی بکە بە مەقەڕ بۆ جەماعەتێکی غەریب وە بە هەموو خەڵکی گەڕک و منتەقە بسپێرە کە چیتان لە توانادا هەیە خزمەتیان پێ بکەن ئەمن و ئەو کاک حەسەنی ڕاستەگار بەبیرم دێ ئەغڵەبی بەیانان با ڕاستێکردنەوە وەرن فلان و فلان و ئەوشتەوەشتە چۆنمە وەزەمان زۆر باش بوو لە باری ماڵیەوە هەم لە دێ هەم لە شار ئەوکاری ئەوانتانە کرد بەڵێ شتمان بۆ دەبردن بێ ئەوەش لەباری نیزامیەوە لەباری سیاسیەوە کۆتایی لە هیچ شتێک نەکرد قازی محەممەد بۆ هەموو هاوکاریەکیوان بۆ هەموو پێشوازیەک بۆ هەموو شتێکی کە پێویست بوو خزمەتیان پێ بکات باشە کاک مەلا ڕەسوڵ دوای ڕوخانی کۆمار دیارە بارەدۆخێکی دەرونی زۆر خراپ بەسەر کوردانی هەر چوار پارچە بەگشتی و بەتایبەت کوردانی ڕۆژهەڵاتە هات لەو ڕۆژگارای ئێوە چۆن وێنای خۆ تەسلیمکردن و خۆ بەدەستەوەدانی پێشەوە قازی محەممەدتانە کرد و چۆن تێڕوانینتان هەبوو بۆ چوونی مەلا مستەفای بارزانی بۆ سۆڤێت کە ئەمە دوو وێزگەی گرنگی مێژووی سیاسی ئێمە بوو وەک واقعیت قازی محەممەد هەم بە ڕئیس جەمهوری هەم کە لە خەوی پێشەوای بۆ دانرا هەم کە قازی بوو لە ڕادە بە دەرخۆشەویست بوو ینی وەک پەرستن وەک نەهرۆ و ئەوای کە لە جێگای دیکە ڕێبەرەکانیان دەپەرستن ئاوا بوو ینی وەک سەرکردێکی ڕۆحی لێتان سەرکردێکی ڕوحی و ئاینی و مەسەبی و هەموو شتێک سیاسی بۆ ئەوەی ئەو کاتی کەوەی ئەمن بەبیرم دادێ ئەمن هیچ ئینسانێکم نەدی کە بەڕەخنەش ڕخنە لەو هەڵوێستەی قازی محەممەدی بگرێت چونکە ئەوەی کە لە مەجلیسەکان و دانیشتەکان و دوایش بوو بە نووسینەکان دەمان بیست کە پێشەوە قازی محەممەد لە ئاخر دەقیقەکانی ئەعدامکردنیدا و هەڵاوەسینیدا کتوێتی ئەمن خۆم بە قوربانی میلەتی خۆم دەکەم هەردوڕۆ پە خوێنێکم قازی محەممەدیە کە چێکەوانەیە و ئەوەش کە خەڵکە ئاگایەکە و تێگەیشتوەکان و سیاسەکان باسییان دەکرد دەیانکۆ قازی محەممەد بە حقەت ئەو وعدی کە بە خەڵکی خۆیدا بوو کە دەگەڵتان دەژیم دەگەڵتان دەمرم کە ئێوە ئەمنتان دیاری کردووە بردیە سەر
پاشانی وەک باری سیاسی ئەتۆگەر دەبینی قازی محەممەد و پێشەوەریدا هەڵ بسەنجێنی بڵێ قازی محەممەد مایەوە ئەعدام کرا چی بەسەر هاات بەڵام پێشەوەری ڕۆی لە منتەقەی وان و لە تەورێز چ گوزەرا لە مەهاباد چ گوزەرا لە منتەقەی ئازربایجان و تەورێز و ئەوانە باوەڕ کە زیاتر لە هەزاران نەفر کوژران یعنی هەر زیندە بە چاڵیان دەکردن هێندەیان کوژبوون ئەمە زۆر چاک لە بیرمە بەیانان دەچوون لە مزگەوتەکەی گەڕە چخۆمان دوو چاومان دەشش چون لە ماڵان ئەو دەمی ئاو بۆ شێوەیە نەبوو فلانوانە وەختێکی کە چوین حوزێکی جەلان بوو لە مزگەوتێ دە 12 مەیتی تێدا بوون دە دوایدا بیستمان کە ومەتی ئەو ئازربایجانیانن کە بە شەو ئەعدامیان دەکەن هێندە زۆرن نازانی وەتیان لێ بکەن لە تەورێزێڕا لە میاندوای ڕامەتەکانیان هێناونەوە دا حوزەکانی سابلاغیان هاویشتون ئەوە لەوێ ئەو خوێن ڕێژەوە بۆ خۆشی پێشەوەری کە ئاوارە بوو چۆ ئیتحاد جەماهیری شۆڕەوی ئەو وەختی بێ سەر و شوێن کرا کەس نازانێ ئێساش پێشەوەری چی لێ بەسەر هاتوو یاد بۆ دواڕۆژی میلەتەکەی چی کرد ئێستا شەر بەڕاستی لە بازەنووسینێکدا نەبێ نێوی پێشەوەری نەماوە بەڵام قازی محەممەد بە دوای خۆیدا ڕۆژ لەگەڵ ڕۆژ و سات لەگەڵ سات و وەخت لەگەڵ وەخت ئەو پیاوە لە نەزەر نەک ئێمەوە لە نەزەر بێگانەکانەوە کاڵسەنگاندیان بۆ کۆمار و بۆ کوردستان کردووە قازی محەممەد گەورەتر دەبێ ئەتۆ دە دوایانەدا کە وەسێدنامەکەی دەرچوە دقت کە بزانە ئەو پیاوە شتەهایەک دەڵە کابرای غەفاری کە سەرهەنجێکە تەوهین بە مەلام استفادەکە قازی محەممەد کە ئینسانێکی زۆر بە ئەدەب بووە کەس جنێوی لێ نەبیستووە بەڵام هەڵدەستێ و تەوهین دەکات دەڵێ هەرچی کەلیمەی خراپە پێ دەڵێ ئەتۆ کە ئەمن لەسەروەی محکەمە دەکەی کە گوایە ئەمن ڕێگای کەسێکی غەوارەم داوە هاتوۆتە وڵاتی من بۆ ئاشوو بۆ ئاژاوە فلانوانە ئەو مەلام استفای کە تۆ ئاوە بە نامەردی باسی دەکەی ئازاترین قارەمانترین پیاوترین کورتترین ئینسان ئەو پیاوەیە و لە ماڵی خۆی هاتووە بۆ ماڵی خۆی من حاضر نیم جوابی قسەی تۆ بدەمەوە کاک مەلا ڕەسوڵ مەبەستی پرسیارەکەی من ئەوەیە کە زۆر جار تێگەیشتنی ئێمە ڕۆژهڵاتی بۆ چەمکی ئازایەتی و گیانفیدایی و مەردایەتی هەندێک جار بەوەیە کە خۆمان لە نێوبەرین بێگومان ئەوەی پێشەوا کردوێتی چۆتە مێژۆ و بایەخی خۆی هەیە بەڵام پرسیارەکەی من ئەوەیە نەدەکرا پێشەوە قازی محەممەد وەکو مەلام سەفای بارزانی مل نەدا و چۆن ئەو لە ئاوی ئاراس پەڕیە و خۆی گەیانە سۆڤێت ئەمیش پەنای بە وڵاتێک بردایە و ینی ئازایەتی بە بڕای تۆ بە مەفهومە بە تێگەیشتنە بابەتیەکەی بە تێگەیشتنە زانستیەکەی ئازایەتی ئەوەیە بمێنیتەوە نەک خۆ لە نێوبەری بۆیە پرسیارم کرد تێڕوانینی ئێوە لەو سەردەمەیە بۆ خۆ بەدەستەوەدانی قازی و بۆ ڕۆشتن و یاخیبوونی بەلام سەفای بارزانی و بۆ سۆڤێت چۆن لێکە دەنەوە ئەوڵەن لەو کاتی ڕۆشنەکەیدا بابم کە لە دەرەوە شخصان دەگەڵ کرد جێراوێتەوە لەو کاتیا کە خەڵک وە سەرگەڕاوە و قووە هاتوۆتە میان دواوێ و داوایان لە قازی محەممەدی کردووە کە بیبین فلانوانە ئەوش خەڵکێکی کۆ کردێتەوە لە شوێنی فەرمانداری جێگاکەی خۆی دەو کاتیا مەلامسفە دەچێ و قازی محەممەد تا حوشەی بەبیریەوە دەچێتەوەوانە و کە دێ دەڵە جەناوی پێشەوە ئەمن بۆیە هاتووم کە عەجەم زۆر بێوعدن بە هیچ شێوەیەکە تۆ نەچی دداویوانە بکەوی فلانوانە ئەتۆ نێو ڕسمەتێکت پێدا کردووە پێشەوای کوردانی ئەمن وەک فەرماندەیەک بۆ هەر جێگایەکی بێ ئەمن لە یختیاردا مەگە تۆمان لەگەڵبی ئەمە دەتوانین دیسانەکانە شۆڕە شەڵگیشێنەوە کار بکەینەوەە بەڵام هەرچەندی ئەو داوای لێ دەکا قسەی قازی محەممەدی لە قسەی بابم ئەو کەسانێک کە لێ نزیک بوون هەر ئەوە بووە کە من وعدێکی کە بەو خەڵکەمداوە دە ڕۆژی تنگانەدا لە مستەفا داوای لێ کردو وڵا بابم بۆ خۆی و توێژی کردووە لەسەر و مەسەل بەڵێ بۆ چوونێک هەیە وترێت وەک لە وتارەکەی پێشەوە قازی محەممەد خۆشی هاتوو ئەوەیە کە تەسلیمبوونی ئەو بە خاتر تیانەچوونی میلەتەکەی بووە خەڵکەکەی خۆی بووە بەڵێ بۆ نمونەیەکی دیکەش عفەت خانم کە ژنی ئەمیری قازیە و لە شارەکەی خۆمانە لە سوێت بەیەکەوەین وە تێکەڵاویمان یەکزار زۆر بووە هەر دەگەڵ بنەماڵی قازیەمە تێکەڵاویمان زۆرە بە کەڕات باسی دەکرێت کە ئەو باسانەداتە گۆڕەدی کورد ئەو ڕۆژەی کە قووەت هاتەوە بۆ نێوشاری مەهاباد ئەو ڕۆژەی دایکم وەک شێتانی لێهات بوو دو سێ جار ئینگلیزی لایەک دەینات ڕووسەکان لەلایەک دەیانات زۆر جهات دەیانات بە ساریان دەنات کە قازی بڕوە ئەوی جوابی نەدەنەوە خانم مینا خانم دەکاتە قیژە و هەراوانە و پێ دەڵێ تۆ دانیشتوی بەچی هەرچی بکەی دەتکوژم فڵانکەی بۆ بەلایەکی دانا ڕۆین بۆ خۆمان دەرباز نەکەینەوەە کە هەر ئەوەی دەکات پەنجەرەکان جێگایەک بوو لەسەر
خایبانی پەهلەوی بەڕووی گۆمی قازی و چۆمی سابڵا و شێر و خوشدواندا دەڕوانە ماڵەکان زۆر بڵیندا لەوێ خەڵکانێک و منداڵێک کە هاچوە دەکەنوانە پیلی میناخەنمێ و قسەی کچەکەی خۆیەتی پیلی میناخانمێ دەگرێتی باتە بەر پەنجەرەکەی دەڵە مینە ئەتۆ ئەو هەڵاو بەزمە چێ لەسەر من گرتوتەوە ئەمن فەرقی ئێوە و ئەو کەس کوسورانە چێمە چۆن ئەو کەس کوسورانە بەجێ دێڵم چۆن ویژدانم قبول دەکەم دەزانم عەجەب هەرچیکی یاندا هەیە و دەشم پوژن بەڵام ناتوانم وڵاتی خۆم بەجێ بێڵم واقعە دەوەیە قازی محەممەد بە عەقیدەی من کە ئەو کارێک کردووە ئەگەر ما باشەوە مەسەن پێشەوەری پەناگایەکە بوو مەسەن پێشەوەری چی کرد بۆ وڵاتەکەی خۆی یا ئێمە پەناگایەکی دیکەمانە بوو دیارە مەلا مستفا کە بۆ خۆی 500 کەسی لەگەڵ بووە بەو شێوەی چوە ئەوان وەک یەکگرتوویەک و وەحدەتێک لەوێش هەرچی ئەوەی کە لە مێژوودا دەیخوێنەوە هەرچی کاری خراپە بەسەریان هێناون لێکان هەڵوەشاندون قازی مەلا مستفا بە کەڕات چووە یەخەی بە کاخی کریملین و ئەوانە گرتووە کە بۆ ئێمە تاوالێ کردووە بەڵام ئیوانە دیەوە فرسەتێک بوو لە عێراق خەڵکەوت و عەبدولکەریم قاسم هاتە مەیدانێ و توانی ئەوان بێنێتەوە بەڵام قازی محەممەد نێوەکەی خۆی و میلەتەکەی و بەجێنێشتنەکەی وەندە گەورە کرد کە بەقەت هەموو شۆڕەشەکان دەبێت زۆر باشە دەوترێت لە سەردەمی جێبەجێکردنی فەرمانی لە سێدارەدانی پێشەوە قازی محەممەد حکوومەتی شای ئەو کات ئیمزا و واژۆی کۆ کردەوە من لە مەلا ڕەسوولی پێشمازە پرسم ئەو کوردانەی کە واژۆی لە سێدارەدانی قازی محەممەدیان کرد چێ بوون وەڵا ئەوانە ئەوەی زۆر زۆر مەشهور بێ تقریبان هەمووشان دۆستی بنەماڵەی ئێمەش بوون سێ کەس زۆر مەشهورن یەکیان شێخ ڕەحیمی کوڕی شێخی برهانی کە شێخێکی زۆر بەخوتن لە وڵاتی ئێمە کە لەسەر ئەو مەسلەی ئێمە و گەنجانی ئەو وەختی نێومان نا شێخ ڕەجیم ئەو شێخ ڕەحیمە بوو بە شێخ ڕەجیم یەکیان مەلاوڵای مزگەوتی ڕۆستەمبەگی بوو کە ئەوە شارەکەشم پێیە هەژار لە یادی ماڵەکەی خۆیاندا باسی دەکاو لە سێنووسەوە یەکیان مەلا خەلیلی گۆڕەومەری بوو کە دەگەڵەمە مەلا خەلیلی میراوێ کە مەلایەکی زۆر مەشهور بوو وەختی خۆی شۆڕەشێکی کردو حتممە بیستوتە لەسەر شەپکە و پێچکوڵای و کوردی کە عشیرەتی مەنگوڕ و دەوروبەرەکەی هەموو تەبعەتیان لێ دەکرد ئەو سیانە بە عالەمی ئاشکرا دژایەتیان لەگەڵ قازی محەممەدی کردو ئیدی کەش بوون بەڵام ئەو سیانە زۆرتر لە نێو شاری سابلاغدا باسی ئەو سیانە دەکرا جا لێرەدا ئەگەر بکرێ ئەو هەژار چی لەسەر ئەو مەلایەوت ئەگەر بەڵێ لێرەدا کاکەژار باسێک لە ماڵی خۆیان دەکا کە لە بەرەو مکوریاندا باسێک لە ماڵی خۆیان دەکات دەڵێ یادی ماڵەکەیان دەڵە ماڵەکەم یادی جوانی خێر بێ هەر کەسێ ئەمنی لە تۆ کرد کوێر بێ سێبەری باو لەسرم بوو ئەو دەم باغی شادی لەبەرم بوو ئەو دەم دوور خرام وا لە خزم و خوشک و برام جێژی تاریکە شەوم دوورە چرام جاوجات دەڵێ مزگەوتەکە لە پەنا ماڵیوان بوو مزگەوتی ڕۆستەمبەگی دەڵێ نوێژگەیەکیش هەیە لەو دەوروبەرە باغ و بێستانە مەلای سەلکەکەرە لەو مەلایانەیەکێ زلجاشە خەرتە لەو چاوی لە 5-6 لاشە خەرتە لەوە نێت دەڕوانێ بە منداڵیدا لاشە منزوری هەم ئەولاولایە هەم منزوری معاشە سێچوار معاشێ بووە ئەوجار لەبارەی کە زۆر مریدی ماڵە شێخی برهانی زۆر باشە کاک مەلا ڕەسوول ببەخشە پشوویەکی کورد وەرەگرین و دواتر درێژە بە شارەکەی مامۆستا هەژاری مکریانین بەڕێزان پشوویەک و پاشان ئەگرێنەوە وڵاتان